گەنجان و لاوانی کۆماڵ بە گەرموگوڕیەوە خۆیان بۆ دەنگدان ئامادە کردووە و کار بۆ سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دەکەن. من وەکو گەنجێک داوا لەوە هەموو گەنجانەکەم کە بەڕاستی کە شمووی دەنگدانەکەن هەموویان بڕۆم بۆ دەنگدان بۆ سەر سنووقەکان دەنگمەن بە لیستی کۆمەڵی دادگەری چونکە بەڕاستی ئەمە ئەخیرە فرسەتە 33 ساڵە ئەم حکومەتە پارە ئەخوا دزیەکە مافیاگەرێتیەکە تەواو یانی خەڵک لێی بێزارە دەنگ بەند بە لیستە ڕاستەکە لیستی کۆمەڵی دادگەری من وەکو گەنجێکی پێگەیشت و ئەم جارە لە پرۆسەی دەنگدان بەشداری دەکەم هیوادارم ئەم جارە لیستی کۆمەڵی دادگەری لیستی 147 ئینشاءالله سەرکەوتوو ئەبین و داواکارم لە هەموو گەنجانێکە هاوتەمەنی خۆم هاوگەنجانی تەمەنی خۆم دەنگ بدەن و بۆ سەرکەوتنی لیستی دادگەری. لاوان دەڵێن بێزار بووین بەدەست گەندەڵی و درۆکانی دەسەڵاتەوە. ئەو سیستەمەی دەسەڵاتداران جگە لە خۆیان و دەوروبەرەکانیان سوود و قازانجیان بۆ کەسی دیکە نەبووە بۆیە ئەم هەڵبژارنە تۆڵە دەکەنەوە لەوانەی هۆکاری ئەم نەهامەتیانە بوون. ئینشاءالله بە پشتیوانی خوا ئەم حکومەتە گەندەڵە ئینشاءالله ئەکەوێتە خوارە و کۆمەڵی دادگەری سەرەکەوێت بە پشتیوانی خۆی گەورە ئینشاءالله کۆتایی بەم دەسەڵاتەیە نین و ڕایان دەگرین ئیتر بەسە بێتان بوو کاتێتی کۆمەڵە وەکو پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم فەرموویە هەر ئیسلام سەرەکەوێت بە خەیاڵیان خاوە بەتەما بنەتە ئەمرن هەروە سەرکەون. ئومێدەوارم خەڵک وەشیار بێتەوە دەنگدا بە لیستی 147 کۆمەڵ ئیسلامی بە تاقی کاتەوە وەڵڵا هەرە لە هەلی کار و موچە پاشەکە و نامێنەوە هەر ئەو شتانەڵەتون بەڵام قسەکانیان دووبارەن بەڕاستی هیچ لە وەزعەکە نەگۆڕاوە هەروە خۆی وایە. کۆمەڵی دادگەری کە خۆی خاوەنی توانایەکی گەورەی مرۆییە لە گەنجان و لاوان بە هەردوو ڕەگەزەوە بەدیهێنانی خەونەکانی ئەوانیش وەکنەوەی داهاتووی کۆمەلگا لە پێشینەی کارەکانیەتی و لە پێشتریشدا لە ڕێی پەروەردا بە باشی چاوی لەسەریان بووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.